چارەنووسی ناوچە دەبڕێنراوەکان لە نێوان هەرێمی کوردستان و ناوەند لە ڕووە قانونیەکەیەوە هێشتا دیاری نییە. ئەم ڕەوشە کاریگەری نەرێنی کردوتە سەر خەڵکو و ئیداری ناوچەکان بە تایبەتی لە سنووری پارێزگای دیالا کە تایبەتمەندی خۆی هەیە وەک لێپسراوانی یەکە ئیدارەکانی ناوچەکە ئاماژە بۆ دەکەن دەبوو سەرکردایەتی سیاسی کورد خەمی زیاتری ناوچە دابڕێنراوەکانی بخواردایە. لە 2023ەوە ئێمە ئومێدی زۆرمان بە حکوومەتی رێم و سیاسەتی قیادە کوردی بوو، بەڵام بەداخەوە هەلا جێبەجێ نەکردنی مادەی ١40ەوە چەندە کاربەدەستانی حکوومەتی عراقی تاوانبار لە جێبەجێ نەکردنی هەروەها قیادەی خۆمانیش و حکوومەتی خۆمانیش ئەوانە بەشێ لەو تاوانە بەری ئەکەوێ ئەحمالکردنی ئەو مادە دستوری قانونیە بەڕاستی بۆتە کێشە و بۆتە گرفت بۆ دانیشتوانی ئەم بە شاری خانەقین و ناوچە دابڕەوەکان هەمووی بەڕێوەبەری ناحیەکانی گوڵاڵە و سەعدێش دەڵێن بۆ چارەسەرکردنی کێشەکانی ناوچەکانیان دەبوو لە ڕێی مادە دەستوریەکانەوە جێبەجێ بکردایە، بەڵام تا ئێستا تەنها وەکو ژمارە ئەو مادانە بیسراون. ئێمە داوامانە کرد لە سەرکردایەتی کورد پایەخدانێکی زۆریان بەم ناوچانە بدایە، لەبەرەوەی کە خۆتان نەزانن ئێمە لە ساڵی 75 تاکو ئەمڕۆ نەتەوەی کورد لەم ناوچانە زۆر کێشە و گرفتیان هەیە. لەبەر ئەوەی کە بەڕاستی ئێرە ئێستا گۆڕانکارێکی تۆبۆغرافی کراوە، زۆر کێشە و بگری لەسرە مەسلەی مادەی ١40 جارە چارەسەر نەکراوە. ئێمە هیوەدارین سەرکردایەتی کورد پایەخدان بەم شارانە بدا بە شێوەیەکی سیاسی کۆتایی بە ئیشەکان بێرێ. مناطق خاصة سعدية وجلولة ومندلي وهاي مادة 140 مفروض تطبيق بو تا إذا إماها وناو ودن أجنبي وعدد أجنبي مادة 140 تا إذا كتطبيق نكرنا وخد زانيت أنا اتفاقات سياسية بين كردستان أقليم وبين مركز، يعني تا إذا نازانم بو أبد فكر وي أي مناطق نكريايا وإن مصير يعني بكان بو استقرار. وەگاماژە بۆ دەکرێت چەند ناوەند بەرپرسیارەتی لەسرە لە بێباکی و پشتگوێخستنی جێبەجێکردنی مادە دەستوریەکان کە پەیوەستە بە یەکلاکردنەوەی کێشەی ئەم ناوچانە، هەرێمی کوردستانیش پشکی لەو بەرپرسیارەتیە بەردەکەوێت کە وەک پێویست فشاری نەخستۆتە سەر ناوەند بۆ گەڕانەوەی ناوچە کوردستانیەکان کە تا ئێستا ئایندە قانونیەکەی ڕوون نییە. بێستون سەلام، کورسات نیوز، خانەقین.